سلااو ڕێز هاوڕێیان ئێمە لەسەر ئەو ڕۆشنوێی هاتێتە ئارا و ئەو هەموو شکست و ئەو هەموو شکستەی کە ڕوبەڕووی ئەو قوارەی هەرێم دەبێتەوە لەو بوارە لەگەر یەکێک لەو کەسانەی کە شارەزایە و لە لیژنەی نەوتدا بووە لە پەرلەمانی عێراق قسە و باز لەگەر برای بەڕێز کاک غالب محەممەد دەکەین لەو بارە لەسەر ئەو ڕووداوانەی ئێستاکە کا غالب ئەو کاتت باش ئەمە کاتێک باش کا قادریان کا غالب بەخۆ ینی هەڵقوڵاوی ناو ئەو ڕووداوانە بووی ئەو چەند ساڵی لە پەرلەمانی عێراقدا بوو یا تا لە کوردستانیش کە لە ئەنجومەنی پارێزگادا بوو یا لە لێژنەی نەوتەوانەیشت دەکرد دەکرێ وێنەیەک بدەی بە خەڵکی کوردستان کە ڕەوشەکە لەکوێدا ڕاوەستاوە مەسەلەی نەوت و بودجە و ئەو مەسەلانە یعنی ڕەوشی سیاسی هەرێمی بەچێ گەیاندووە بەڵێ بەڵێ سڵاو لە بەڕێستان و سڵاو لە بیسەران و بینەرانی ئەم دەنگ و ڕەنگە طبعا ئەوەی کە لای من گرنگە بەڕاستیە موێ سەرەتایەک بڵێین لەسەر مەسەلەی نەوت و قۆناغەکانی هەرێمی کوردستان طبعا هەرێمی کوردستان بە سێ قۆناغ تێپەڕیوە قۆناغی 91 بۆ 2003 کە بەدەستی ئەم دوو بنە ماڵەوە بۆ هەرێمی کوردستان کە نەتوانێت موچەی خەڵک بدەین جاری وا هەبوو موچەی مامۆسای تەنەکەیەکی ڕۆن بۆ دانەوێت دوای ئەوە لە 2003ەوە بۆ مانگی 2014 کە بوتە لە عێراقەوە هاتۆ هیچ کێشەیەکمان نەبووە ئەوش ئەو بە کە کاتی لە هەموو کات ینی موچەخۆران لە کاتی خۆیان موچەیان وەرگرتووە بێ کێشە و پارەی خەدەمات هاتووە پارەی خزمەتگوزاری هاتووە یعنی هەر بۆ زانیاری زیاتر لە 89 ملیارد دلار لە عێراقەوە هاتووە ناو هەرێمی کوردستانەوە دینارێک لە هەرێمی کوردستان لەچۆتە ناو عێراقەوە ئەمە هاتوون بەشێکیان کا غالب لە ماوەی چەند ساڵ دەبوو لە ماوەی لە 2003 بۆ 2014 89 ملیارد دلار هاتووەتە ناو هەرێمی کوردستانەوە پێچەوانە هەرێمی کوردستان 1 دیناری نەداوە بە حکوومەتی عێراق بەڵێ ئەمە بەشێکی کراوەتە خزمەتگوزاری کە بەشێکی خۆی زۆری بۆ کۆمپانیەکانی خۆیان بۆ بەشەکەی تریشی دراوە بە بەشتی تر و مۆزمە بۆ نمونە دراوە بە بووچەوانە هیچ مشکلێکی نەبووە دوایەوەی ئەما کە دەستیان دەکرد بە دەرهێنانی نەوت طبعا دەرهێنانی نەوت ئوستا دەگەت دراسەی کەی لە 2002 دەستکراوە بە دەرهێنانی نەوت لە 2007ەوە دەست یعنی ئیشیان کردۆ لە نەوت بەڵام لە 2007 دەستیان کرد بە دەرهێنانی نەوت بە ڕەسمی نەوتیان فرۆشتووە تقریبا ئەگەر دیرا وەرگی بکەینەوە لە 2007ەوە هەتا 2022 زیاتر لە 1 ملیار و 450 میلیۆن بەرمیل نەوتیان فرۆشت هەرێمی کوردستان بەڵام بەرامبەر بە ئەوە ئێمە جگە لەوەی کە 37 میلیارد دلار قەرزار بووین دوو ساڵ و نیوەک نەمانتوانین موچەی فەرمانبەران بدەین بە شێوەیەکی کامل و زیاتر لە 18 ڕبع موچە لای حکوومەتی هەرێمە هیچی تر نەکراوە ئەمەش ئەوە ئەگەیەنێت کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە نەوت بخاتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەڵکو خستوێتە خزمەتی کۆمپانیەکانی خۆیانەوە لەبەر ئەوە کاکە بمبورەوە باش ئاسایی لە دیدار ئەو شتانە شتێدا خۆشە بەڵێ کاکەوە هەموو بمبورە طبعا ئەمەش ئەوە ئەگەیەنێ زۆرتر کۆمپانیەکانی خۆیان دەوڵەمەند بوون و زیاتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان فەقیر لە زۆربەی موازنەکان ئوستاد حکوومەتی عێراق کە تەعاملی کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کە هاتوون ئیتیفاقیان کردووە 5 مانگ حکوومەتی هەرێم نەوتی تەسلیم کردووە لە هەموو ساڵەکان ئەو 5 مانگیش 2015 بووە باشە لەو 5 مانگە 350,000 بەرمیل نەوتی تەسلیم کردووە کە 200 هی کەرکووک بۆ 150,000 هی خۆی بووە بەڵام دوای ئەوە هیچ کاتێک نەوتی تەسلیم نەکردووە ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەم پێی وا بووە ینی خۆ نەک پێی وا بوو خۆ ڕاستەقینەکە وایە ئەو داهاتەی کە لە نەو دەستی ئەکەوێت بە دزی و ئەوانە زۆر کەمترە لەو داهاتەی کە لە ئینۆ بۆی بێ لە عێراقەوە یعنی بە پێچەوانەوە ئەو داهاتەی لە عێراقەوە دێ زۆرە بەڵام ناتوانێت زۆر دزی لێ بکە بەڵام ئەو داهاتەی کە لە نەو دەستی ئەکەوێت ئەتوانێت زۆری بدسێت لە 2022 ئەمە قسەی من یە قسەی ئەو کۆمپانیانەی کە وردبینی داهاتی نەوتەکەن لە هەرێمی کوردستان کە حکومەتی هەرێم خۆی هێناوێت
ئەڵە 13 میلیارد دۆلار داهاتی نەوت بووە. بەڵام کە وردی ئەەکەیتەوە دەبینین کە زیاتر لە 5 ملیاری کەوتۆتە دەست هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باقی چۆتە خزمەتی کۆمپانیاکانەوە، یعنی تقریبا 8 ملیاری چۆتە خزمەتی کۆمپانیاکان. ئەم 8 ملیار کاک غالب توخوای قەوس لە ماوەی چەند ساڵدا 13 میلیارد دۆلار هات؟ لە ماوەی 1 ساڵە لە داهات 1 ساڵ 13 میلیارد دۆلار هاتووە؟ بەڵێ لە ماوەی 1 ساڵە لە 2022 زیاتر لە 13 میلیارد دۆلار هاتۆتە داهاتی هەرێمی کوردستان بووە. لەم 13 میلیارە 5 میلیاری چۆتە ناو داهاتی حکومەتی هەرێم، 8 میلیاری چۆتە دەرەوەی حکومەتی هەرێم. 8 میلیارەکە چی لێ هاتۆ ئوستان؟ ئەم 8 میلیارە 22 لە سەتی بۆ کۆمپانیاکانی سکیوریتی و نەقڵ و ئەوانە بۆ لە ناو خۆکە. ئەم کۆمپانیانە هەردوو کۆمپانیاکە، یعنی ئەو کۆمپانیانە کە ئیشەکەن لەو بابەتە لە سلێمانیا نزیکە هی ئیدارەی گشتی یەکێتیە، وە لە هەولێر و دۆکیشە بەشێکی هی نێچیروان بەرزانیە، بەشێکی هی مەسرور بەرزانیە بێ جیاوازی. یعنی بۆ نمونە ئێمە دەیان کۆمپانیامانەیە، کۆمپانیای ساوس کوردستانمانەیە، کۆمپانیای کورد ئۆیلمانەیە، کۆمپانیای سن ئۆیلمانەیە، کۆمپانیای سڵاحەدینمانەیە، کۆمپانیای ئەمانە هەمووی کۆمپانیای سپێرگروپمانەیە. هەموو ئەم کۆمپانیا نزیکن لە نزیکن خاوەنداریەتەکەیان بەڵکو گەڕێتەوە بۆ پارتی و یەکێتی. ئەمە 22 لە سەتی داهاتی نەوت. بەشێکی تری لە داهاتی نەوت چۆ بە ناوی نەقڵی نەوتەوە کە ئەمە 6 دۆلاری فقط بۆ کارگروپە، 6 دۆلاری بەرمیل لە هەموو بەرمیلێکی نەوت 6 دۆلار ئەبات کارگروپ. ئەمە جگە لەوەی کارگروپ خۆی 30 لە سەتی دەرهێنانی نەوتی دەرهێنراو لەلایەن کۆمپانیای کارگروپەوەیە لە حەقلی خۆرمەڵە. کەواتە کارگروپ ئەگەر دراسی بکەی زیاتر لە ملیارێ دۆلاری دەستکەوتۆ لە داهاتی نەوت، بەڵام پارێزگای سلێمانی بە هەموو هاوڵاتێکە ملیارێ دۆلاری دەست نەکەوتووە. ئینجا با بینە سەر کۆمپانیایەکی تر هەیە پێوترێ کۆمپانیای بۆتاشی تورکی. ئەم کۆمپانیا بەرپرسە لە فرۆشتنی نەوت، بەرپرسە لە نەقڵی نەوت، بەرپرسە لە عەمبارکردنی نەوت، بەرپرسە لە گواستنەوەی نەوت. بەهۆی ئەمانەوە زیاتر لە 90 دۆلار ئەبات. زیاتر لە 90 دۆلار ئەبات بەو ناوەوە. یعنی کورت و مختصری داهاتێکی زۆری نەوت هەیە، بەڵام کە دێنە سەر حیسابات و ئەوانە سەرێکن پارەیەکی زۆر کەمەوە بەشی موچە ناکەن. ئەنجا لەگەڵ ئەوەشدا ئەگەر دراسەیەکی ئێستا بەم قسەی کە ئێستا ئەڵێن ئێمە نەوت دەرهێن ناهێنین، ڕاست ناکە. ئێستا نەوت دەرهێنن، بۆ خۆرمەڵە حتا 1000 بەرمیل لەو دەرهێنێ، حەسیرە ڕۆژانە 11000 بەرمیل لەو دەرهێنێ، تاوکی ئەوەکانی ئەو حەقلەکانتر هەمویان بە نەوت بەرهەم دێنن. ئەو نەوتە چی لێکەن؟ دێن ئەیفرۆشن بە پاڵاوگەکانی خۆیان. ئێمە 3 پاڵاوگەمان هەیە، پاڵاوگەی کەڵکمان هەیە، پاڵاوگەی لانازمان هەیە، پاڵاوگەی بازیانمان هەیە. پاڵاوگەی بازیان هی قەیوانە 40000 بەرمیل تەسفیەکە. پاڵاوگەی لانازی مەنسوور بارزانیە، کوڕەکەی مەنسوور بارزانی نازەم ناوی چییە، ئەو زیاتر لە 100,000 بەرمیل تەسفیەکە. پاڵاوگەی کەڵک هی کۆمپانیای کارگروپە زیاتر لە 240,000 بەرمیل تەسفیە. ئەگەر کۆیان بکەینەوە ڕۆژانە زیاتر لە 240,000 بەرمیل نەوت ئێستا ئەفرۆشرێت بەو کۆمپانیانە. یعنی کەواتە بەڕێک، یعنی ئەگەر حکوومەتی هەرێم ئێستا بڵێ پارەم نییە ڕاست ناکە، لەبرەوە نەوت ئەفرۆشێت، نەوتەکەش بە 70 دۆلار پیانێدا بەرمیل، 70 دۆلار بەرمیلێک پیانێدا. ئەجا ئوستاد ئەم پاڵاوگانە لە ئەسڵی کێ بوون؟ ئەم پاڵاوگانە لە ئەسڵا حکوومەتی عێراق دروستی کردووە، پاڵاوگەی کەڵک و پاڵاوگەی قەیوان. بەڵام یەکێکی و پارتی هاتن وزارەتی سناعی عێراقیان بێزار کرد بۆی جێبێ، کە جێهێڵە هاتن بە کۆنترادیان بەم دوو کۆمپانیا. لە کۆتاییدا نێچیروان بەرزانی بە وەرەقەیەکی ئایفۆر پاڵاوگەیەکی 240,000 بەرمیل کە لە ڕۆژێکا تەسفیەکە کە بایی 3 میلیارد دۆلارە دای بە کۆمپانیایەکانی. یعنی پارەکەی وەرەقەیەکی ئایفۆر بوو. کەواتە ئێمە ئەبێ بزانین ئەمانە ئەوەندە کار بۆ کۆمپانیەکانی خۆیانەکەن، ئەمە دەکار بە هاوڵاتیانیش ناکەن. لەگەڵ ئەم موازنە کێشەی ئەسڵیان لەگەڵ ئەم موازنە ئەوەیە کە سەلاحیەتیان نییە لە مەسەلەی نەوجارێکی چکە لە بەندەکانی 13 و 14 ئەڵێ حکوومەتی عێراق بەرپرسە لە فرۆشتنی. ئەگەر نەیتوانی بیفرۆشێ، تەمان ئەمە زۆر زەرر لە حکوومەتی هەرێمەدا، چکە حکوومەتی هەرێم ئەوێت تورکیا ئیستیفادە بکات.
ئەگەر نێمانتوانی بیفرۆشین ئەو کاتە لە ناوخۆ بەکارهێنین ئەمان بێزارن بەوە ئەیانویست ئەو فەقەرە لاتەن خۆشبەختانە ئەو فەقەرە لانەچوو ئەمەیە دوو ئەیانوت ئەبێ بەیەکەوە بیفرۆشین حکومەتی عێراق وتی نابێ بەیەکەوە بیفرۆشین چونکە بەس شۆمە بەرپرسە لە فرۆشتنینە کەسی بۆی نییە نەوت بفرۆشن لەمەش کێشەیان بۆ دروست کرد بەڵام ئەوش تێپەڕی یەکێتر لە بابەتەکان ئەڵێن بۆچی لە بانکی ئارتی نەبێ حکومەتی عێراق وتینا ئێمە یەک بانکمانەیە مرکزیە ئەبێ لە حکومەتی لەناو بانکی مرکزیە بێ کەواتە بۆ دەرەکەوێ وردە ئەمانە شەڕی ئەوەیان کردووە کە نەوت جارێکی تر لەژێر دەسەڵاتی خۆیان بێت بۆی کۆمپانیەکان خۆیان سوودبەت بن و مقابل ئەوەش خەڵک زەرمەند بێت بەڵێ دەست خۆش کاکە بۆ ئەو ڕوونکردنەوە کاغالب ئەی مەسلەی بودجە کە ئەوە پارتی کردیتە ئەوەیە کە ئەوە خیانەتە لە قەوارەی هەرێم و جیاکردنەوەی ئەوەیە لێکدانەوەی جەنابەت چییە لەسەر ئەوەی کە ئێستاکە هەوڵێک هەیە کە ئەگەر هەر کێشەیەکە بێ پارێزگایەک بتوان لە ڕێگای حکوومەتی عێراقەوە ئەوە بێت پارتی ئەڵێ ئەوە خیانەتە وێشێتیش بە شانازیەوە ئەوە دەکات لێکدانەوەی تو چیەکە لەو بوارەدا شارەزای و بەپێی دەستوریش وە تێکەڵچێشکن بە مەسلەی نیشتیمانیش بەڵێ طبعا بۆ زانیاری کاک بادرگیان ئێمە وەکو پارێزگای سلێمانی سوتەمەنیمان بەجیا بۆ دێ ڕاستەوە خۆ بۆمان دێ دەرمانمان بەڕاستەوە خۆ بۆ دێت لە بەغدا ئەمان بەڵێ بەڕاستەوە خۆ بۆمان دێت لە مەسلەی جوازاتوانە نوێنەری خۆمانمان هەیە بەڕاستەوە خۆ بۆمان دێت یعنی ئەگەر ئەمانە هەرێمی کوردستانی بەش نەکرد بێ دابەش نەکرد بێ ئەی بۆ ئەگە پارە لەوێەوە بێ دابەشیەکە کاتە لە یاکی تریشەوە خۆی فەقەرەکە زۆر بە ینی فەقەرێکی زۆر ئینە ینی زۆر مەرنە لەناو فەقەرەکەی ئەڵێ چی ئەڵێ حکومەتی هەرێم بەرپرسە لەوەی بە ئەولەوێتی دابنا موچە یەکەم جار بدات دووهەم خانەنشینی بدات سێهەم پارەی استثماری بدات لەسەر ئەساسی ئەو قوانینانەی کە هەیە یعنی لەسەر ئەساسی 47 لە وزارەتی تەخطیطی عێراقی ئێمە ئاواین سلێمانی 47 بۆ 53 هەولێر بدووەکە ئەڵێ ئەگەر هاتوو ئەمەی بەدادپەروەری نەکرد یعنی کێشەی دروست کرد بۆ موچە و کێشەی دروست کرد بۆ خانەنشین و کێشەی دروست کرد ئەوە سەرۆک وەزیرانی عێراق ئەتوانێت قەرارەکە لای ئەوە ئەتوانێت کە هەموو ڕێگەیەک بگرێتە بەر بە تەمویلکردنەوە پارتی کێشەی لەگەڵ ئەو تەمویلایە هەبوو پارتی کێشەی لەگەڵ ئەو وشەی تەمویلە هەبوو ئەو نەیەویست تەمویل بکەوێتە لای عێراق ئەوێت تەمویل بکەوێتە لای خۆی بۆ کارتی سیاسی بەکاری بێنێ خۆتو مختصری بۆ کڕینی مەکتەب سیاسیەکان و مەکتەب سیاسی حزبەکانی دەرەوەی پارتی بۆ ئەوەی چۆن ئێستا هەمویان بە یەک دەنگ ترسیان لێ نیشت یەکسەر وتیان ئەبێ دەسەڵات ئەبێ ئەم دەسەڵاتە بمێنێتەوە هەر ئەوانیش بوون دوو ڕۆژ پێشەوە ئەوەم دەسەڵاتە خراپە ئیتر کە خراپە بوو بمێنێتەوە ئەگەر خراپە بۆ دەسەڵاتی مەسعود بەرزانی بمێنێتەوە یعنی ئەمانە بەچکەی خۆی یعنی هەموویان زۆربەیان پارەیان لێوەرگرتووە هەمویان ئێستا ئەم دەسەڵاتە ئەیان پارێزیە لەبەر ئەوە حەزەکەن بمێنێتەوە یعنی من حەزەکەم ڕوونکردن یعنی شتێک ڕوون بڵێم یعنی من پێم وایە ئەم دەسەڵاتە تێک بچێت چۆن دەبێ خاوەن شەریکەکان قەیوان کار سێرگروپ نازان چی کێ ڕابکەن ئەبێ شانسوارش ڕابکە پێی خۆشە بمێنێتەوە لەبەر ئەگەر ئەم دەسەڵاتە نەبێ خەڵک ئەچێتە سەر ماڵەکەی داوای قەرزەکانی هاری پشتەکەیەکات داوای ئەو ئەرزاناکە کە داگیری کردووە دەسەڵاتە بمێنێت کاک غالب بچینە سەر ئەو پرسیارەش یعنی ئێستا پارتی ئەوە چەند ساڵێکە ئەوەی لە کوردستان کە کەس پێی نەکراوە تۆ سەیریکە هەموو شتێکی بە زۆرم لێ سەپاندووە بەسەر هەموو حزبەکان پەرلەمان حکوومەت وەنیە دام و دەستگاکان قراری سیاسی کورد بەس لە بەغدا ئەگە سەیریکەی 3000 شکستی هێنا لە پرۆسەی سەر و کۆمار بوون وەنیە ینی ئەم لە وشار زێباری هەم لە فواد حوسێن هەم لە ڕێبەر ئەحمەد خاڵی مەسعود بارزانی وشار زێباری درا دادگا و درا پەرلەمان و ئابڕووی سوازام تاکە وەزیرەوەها بەو شێوەیە ڕسوا کرا خاڵی مەسرور بارزانی ئەمر قەبزیرەوە هەیە ئەوی کە تەقەی لێکرا چەند پەرلەمانتارێکە ئەو هەموو شکستەی پارتی لە عێراق لۆ چ دەگەڕێنیەوە یعنی ئەوە لە پەرلەم ببوورە ئەوەی حکوومەت و پەرلەمان فەشەلی پێهات
یعنی ئەوەی سۆمۆ ئێستاکەنەوتی لێ وەرگرتیتەوە ئابووری سەربەخۆ ئاش بەتاڵی پێکراوات ئیهانەکران لە بەغدا ئەو پەڕی ئیهانەکران ڕسمی مەسعود و مەسرور و بارەگایان سوتا کەچی هەم کاردانەوەیان هیچ نییە هەمیش ئەو هەموو شکستە بۆ چ دەگەڕێنیەوە کاک غالب بەڵێ بەتاکید ئۆستاد چ مەسعود بەرزانی چه بنەماڵی بەرزانی بە تعاملکردنیان لەگەڵ حکوومەتی عێراقی بە شێوەیەکی خێڵەتیە لە مؤسساتی دەوڵەت و مؤسسە بوونی دەوڵەت وان ئەوان پێیان وایە پەرلەمانی عێراق شۆک پەرلەمانی کوردستانی لێ بکەن تەقڵی تیا لێدەن گۆرانی تیا بڵێن ئەمای تیا بکەن شتی ئەمانەی تیا بکەن کاتە پەرلەمانی عێراق وانە پەرلەمانی عێراق پەرلەمانتارەکانیان بەشیان سەربەخۆن ڕاستە قەرار لە شوێنێکی ترە ئەچن چوار مەکتەب سیاسی و چوار حزب ئەبینن بەڵام لە ئەسڵی بابەتە پەرلەمانتارەکان ئەتوان دەنگ بەرز بکەنەوە دشت بە سەرکردەکانیان اینجا یەکێک لە کێشەکانی مەسعود بەرزانی زۆر بەڕقەوە تەعامل لەکات ئەوێ حەق بکاتەوە هەر خەریکی ئەم بەزمەیە ینی بۆ نمونە ئەزانی بۆ هوشیار زێباری هێنا کتابە سەرۆکۆمان ویستی بە شیعە بڵێ ئێوە دەرتان کرد لەسەر دزێ ئەوەتە من دزێ دەکەم بە سەرۆکۆمان شیعەیش ئەمەی قبول نەکرد یعنی ئەمە تۆ خۆت ئەتەوێ بشکەی لەبرۆ تۆ ئەم کەسە ئەبینی لەسەر دزی دەرکراوە ئیقالە کراوە طبعا هەموو بابایەک فراست بکەم هەمووی دە وەزیر لە حکومڕانی عێراق ئیقالە نەکراوە لەسەر دزی کەچی ئەم لەسەر دزی دەرکراوە یعنی لەسەر دزی ئیقالە کراوە کە ئەمە خەتەرە کە ئەمە خەتەرە لەبەر ئەوە بوونی پارتی حەزەکەم ئەمە بوونکەم پارتی لە عێراق بە عەرەبی وەصفی حکوومەتی عێراقەکە وەڵێ ئەمە بەشێک لە عێراقەوە بێ چاکیکەین بە کوردی لێ قسەیان پێکە ئێستا مۆدیری ئەوە نەماوە ئێستا خۆشبەختانە ئێمە عەرەبێکی کوردیەکەیان بۆ کەین بە عەرەبی بۆی بزانین ئەم دوو فاقیە نابێت بمێنێتەوە ئەبێ بە یەک زمان قسە بکەیت ئەگەر ئەتەوێ زمان قسە بکەیت فەرموو بیکە بەڵام ئەوان ناوێرن یەک زمان قسە بکەن بڕوا بکەن لە پەرلەمانە ناوێرن بە یەک زمان دیفاع لە قوتی خەڵک بکەن هەموو جار یعنی تۆ سەیکە لە هەموو دنیا بینیتە بە دەنگی هاوڵاتی کورد بڕۆیتە پەرلەمانی عێراق لەوێ دژی ئەوە بیکە پاشەکەوتی موچەی خەڵک بدرێ لەوێ دژی ئەوە بیکە کە موچەی خەڵک لە کاتی خۆیان بدرێ لەوێ دژی پارێزگاکەت بی یعنی خەڵکەیە پارتیەکە بە دەنگی سلێمانی ڕۆشتەوە بۆتە ئەندام پەرلەمان کەچی دژی پارێزگاکەیەتی ناوێ خزمەتگوزاری بگەێنێت بە پارێزگاکە ئوستاد لە سلێمانیە من ناڵێم یعنی بۆ نمونە بۆ زانیاری یەکێکی لە پارتی گەنگەڵترە بۆ نمونە لە سلێمانیە ئێمە ڕۆژانە 1100 تەن غازی LPG بەکار ئینتاجەکەی کە بەشی دوو جار هەرێمی کوردستانەکە نەک یەکجار دوو جاری هەرێمی کوردستان بەڵام کەچی یەکێتی و پارتی بە کۆمپانیای کە ناوی ساوز کوردستانە کە نزیکە لە هەردوو لایەنەوە ئەیبا ئەیفرۆشیە لە ئەفغانستان لە پاکستان لە سووریا غاز دەوێ هەیە وای لێ هاتووێ مە لە سلێمانی غازمان دەست ناکەوێت مەجبورین ئەگەر کێشەی غازمانە بێت دەبەکەمان ببین لە ئەفغانستان پڕبین یعنی ئەم غەدرەی کە بەرامبەر بە هاو بەڵێ طبعا بۆ زانیاریت کاقادر لە سلێمانی یەک حەقل هەیە کە غاز بەرهەمێنێ نەکە سلێمانی هەرێمی کوردستان سێ جۆر غاز بەرهەمێنێ غازێکی پێوتێ LPG غازی ماڵانە بەشی هەموو کوردستانەکە بەس هەموو هاوینێک هەموو زستانێک ئێمە کێشەی غازمانێ لە هەموو هەرێمی کوردستان بە سلێمانی شۆ بۆ لەبەر ئەوە ئەم کۆمپانیا ناوی ساوز کوردستانە کە غازی هەرێمی کوردستان ئەبا لە ئەفغانستان و لە پاکستان تەمی $500 ئیستیفادا بکە کە ئەیفرۆشێت بەڵام لە سلێمانی و لە هەولێر و دوهۆکۆوانە کێشەی غازمان بۆ دروستەبێت کەواتە ئەمە چ دەسەڵاتدارێکە کە بیەوێت حکومڕانی بکات بە شێوەیەکی باش ئەمان کە دەسەڵاتدارێکی خێڵەتی نەبێت یعنی هەموو جارێ سەیکە پارتی بە محکەمەی ئیتیحادیە و محکەمەی بەعس کەچی دوێنێ ئەیانوچی وڵاتی لە محکەمەی ئیتیحادیە سکاڵا تۆمارەکەی ئەی بنیە بۆ کەسێک بچێت لە محکەمەی بەعسا سکاڵا تۆمارەکە یعنی ئەمانە هەمووی دووفاقی پارتیە دەبێت ئەوە بزانین پارتی هەر کوێ پێویستی بە ڕێگریزیە بێ بەکاریێنێ لە هەر کوێ پێویستی پێ نەبێ فڕێەدا و هیچ کاتێک بەکاریە کاک غەالب پرسیارەشکە زۆر ئەو دەبێت پارتی بەردەوام خۆی وا وێنە دەکاتن کە ئەمنی قەومی یەکسانە بەلای پارتی لە کاتێکدا هەمومان دەبینین ئەوەندەی خەمی فامیلی ماڵی مەسعود بارزانیە
مەسەلەی کورد لایەن بەس بەردەبازێکە پێی دەپەڕنەوەلۆ ئەو هەنگاوە ئێوە لە بەغدا بوون ئەو نمونانەتان هیچ لیان دیکە ڕۆژێک لە ڕۆژان خەمی قەوارەی هەرێمیان بی و خەمی مەسەلەن نیشتیمانیەکانیان بی لەسەروی خەمی حزبی فامیلیان هەر بەڕاستی ئێمە ئەبێەوە بزانین ینی عایلەی بەرزانی کار بەس بۆ ئەوە کە چۆن خۆی بپارێزێ ینی خۆی هەیمەنەی خۆی بپارێزێ و هەوڵەدا بۆ ئەوەی کە چۆن هەتا بتوانێ هەموو ئەو شتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە حزب و بە حکوومەت و بە سامانی ژێرزەوی و بە سامانی سەرزەوی بۆ ئەوەی کە خۆی بەهێز بکە وەکو بنەماڵە و دەسەڵاتی هەرێمی کوردستان بە هەموو جونگەکانەوە لای بێت. طبعاً حەزەکەم نمونەیەک دەمێ یەکێک لەو نمونانە ئەوەیە کە هەموو ئەو وەزعی هەرێمی کوردستان تێکچوو بوو لە دوای 16 ئۆکتۆبەر و هەموو ئەو عەرزانەیان تەسلیمی عێراق کردبوو یەک کێشەیان نەبوو کەچی کە حکوومەتی عێراقی نەوتی بڕی لە پاڵاوگەی کەڵک کە پاڵاوگەی کارە نێچیروان بەرزانانی و کاتە کە سەرۆکوەزیران بوو یەکسەر بەیاننامەیەکی دەرکرد وتی نابێ ئەم کارە بکرێتوانە ئەمەش ئەوە دەگەیەنێ کاتێک دەستە بن بۆ جومگەکان کە پەیوەستن بە خۆیانەوە بۆ نمونە جومگەی مالیە جومگەی ئەمنیە جومگەکانی ترە کە پەیوەستە مباشەرەتەن بە بنەماڵی بەرزانیوە یەکسەر دێنە سەرخەت بەڵام ئەوانی تر زۆر گرنگنێ لایەن من پێم وایە هەموو کورد ئەکاتە قوربانی ئەو منطقەی کە تایە ئەژێ پێوترێ سەرڕەش وە لەناو ئەو منطقەشە بەرزان وە لەناو بەرزانیش بنەماڵی بەرزانی هیچ هەم یەک مقدەس نییە لایەن جگە لەو لە خۆیان و بنەماڵەکەیان نەبێت و حەزەکەم ئەوەش بڵێم یعنی کەسێک نمونەیەکت دەمێ عادەتەن تۆ ئەگەر بینایەک بڕوخێنی کرێکارێک مەجموعە کرێکارێکی بۆ ئەهێنی بۆ ڕوخاندنی بەڵام کاتێک بینایەک دروستکەی مەجموعەیە کرێکاری ترێنی بۆ دروستکردنی بینایە چکە کرێکاری ڕوخاندن جیاوازە لە کرێکاری دروستکردن و ئەمانە ئەم بنەماڵە و ئەمانەی دەسەڵاتداری هەرێمی کوردستان ئەمانە کرێکاری ڕوخاندن بوون کاتی خۆی بە هیچ شێوەیەک ناتوانن ببن بە کرێکاری دروستکردنی هەرێمی کوردستان. کاغالب تۆ ئەو بڕیارەی کاغالب ئەگەر ئەوە بینێچێتی ئەڵێ ئێمە سەرکەوتین پارتیش ئەڵێ خیانەتە هەڵسەنگانی کاغالب چییە وەکو ئایا ئەو حقوقەی کە دانراوە لە مەودە بدرێت بە محافەزەکان ئەگەر کێشەیەک هەبێتن بە سەرکەوتنی خەڵکی دادنێیان بە سەرکەوتنی یەکێتی دادنێ یەکێتی سەرکەوتو نەبووە تەمام بۆ زانیاری هەر بۆی بزان یەکێتی زۆر سوور نەبوو لەسەر هیچ شتێک هەر بەوە دیارەکەم وتی من سوورم لەسەر پاشەکە لادراوە تا ئێستا داخل نەکراوە یعنی لەم بکاتی من و تۆ قساکەین تا ئێستا دەنگ لەسەر پاشەکە و نەدراوە کەواتە یەکێتی سوور نەبووە ئەوەی کە هەیە مجموعەی ئەندام پەرلەمانی گەنجی شیعەن دەبێ حساب بۆ فائیدەکان خۆیان ناکرد هاتوون بۆیان دەرکەوتووە کە لە سلێمانی غەدرەکەی لە فڵان شوێن غەدرەکەس یەکێتیش ڕازیە طبعا بۆ زانیاری حەز دەکەم شتێک بۆ جەنابەت ڕوونکەمەوە کاتی خۆی ئێمە ئەمەمان کرد بە نووسراوی ڕسمی داوامان کرد لە لیژنەی مالیە دەنگی لەسەر درا 6 کەس بووین 6 ئەندام پەرلەمانی کورد بووین کاک ئەحمەدی حاجی ڕەشید خستێ دەنگدانەوە ئێمە لەناو لیژنەی مالیە بووین دەنگی هێنا بەڵام یەکێتی قوبات زوو هات بۆ بەغداد زەخی لە ئەندامەکەی خۆی کرد و تێدە سەحەب بکەیت من ئێمە ویستمان موچەی هەرێمی کوردستان و ئەگەر هەرێمە سلێمانی بەڕاستەخۆ لە عێراق بدرێت بەڵام قوبات هات هەڵی وەشانەوە چکە ئەو کاتە قوبات متفق بوو لەگەڵ پارتی و لەگەڵ مەسرور و مەسعود وانەیە لەبەر ئەوە ئەمەی کە ئێستا هەیە یەک قانجازی بۆ خەڵکەیە ئەوش ئەوەیە ئیتر ئەگەر سلێمانی خزمەت گوزاری پێ نەگەشت ئەوە تاوانی یەکێتیە هیچ ڕەبتێکی بە کەسێکی ترەوە نیە ئەبێ بچینە سەر یەکێتی داوای خزمەت گوزاری و ئەمە وانە پارتی ئەکا کە چیتری تر غەدر لە هاوڵاتەکان خۆش لە هاوڵێت دۆک نەکە یعنی تۆ ئەگەر موچە لە کات خۆیان بدرێ ئەو نەیداتیان ئێمە ئەتوانین بچین بە هەرا بەسەر بڵێن بۆ نایدێتە هاوڵاتیان موچە لە کات خۆیان بۆ نادێ ئەمانە هەمووی کاریگەری ئەبێت یعنی بەڕاستی ئەگەر بە کورتی بڵێن پارتی پەڕووباڵی کراوە و ئیتر نەماڵی بەرزانی ناتوانێت بڵێ بە ناوی کوردستانەوە قسە بکە بە ناوی هەرێمی کوردستانەوە قسە بکە
ئیتر بنەماڵی بەرزانی ناتوانێت نەوت بەکاربێنێ بۆ کڕین مەکتەب سیاسیەکانی حزبەکان ئیتر بنەماڵی بەرزانی ناتوانێت نەوت هەیبەتی سیاسیشیان لە ناو خەڵکا غاڵب خەڵکی خۆشیان ئەگەر بزانێت لە شوێن استقلالی اقتصادی خۆی دەبێ حزبەکانی کەش بێگومان کاردانەوەی تر دەبێتن خۆ پارتی یەکێک لە جمگە ئەمە سەرەتایەکە بۆ ڕووخاندنی بتێکە ناوی عایلەی بەرزانیە کە چەند ساڵە غەدر لەم میلەتە ئەکا بە ناوی کوردەوە بەڕاستی ئەمانە کوردیان فرۆش هەموو سەرۆت و سامانی کوردیان فرۆش بە ناوی کوردەوە یعنی ئێمە نەکرد ئێمە ئێستا هەموو دنیا ئازانێت کە ئەمانە مجموعەیەک بەڕاستی مافیا و چەتە بوون هاتبوون لە شاخەوە بۆ ئەوی بێن هەرێمی کوردستان پاڵام بکەن بۆ شتی تر نهاتن بۆ خزمەتگوزاری و گەیاندنی خەدەمات بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەهاتوون و هەموو جارێک ئێمە کێشەمان هەبووە لەگەڵ پارتیە لە ناو کۆبوونەوەی پەرلەمانە لەسەر ئەوەی کە ویستویانە نەوت لای خۆیان بێ دەسەڵات لای خۆیان بێ بەنزین لای خۆیان بێ کاکە هەموو شتێکیش ئەدەمێ هەچی دوای ئەوە تۆ هەر هیچ ناکەی ینی بۆ نمونە ئێستا تۆ لە 2014ەوە نەوتیان لایە سوتەمەنیان گران کرد بەسەر هاوڵاتیانە هیچ دامێکیان نەیاڵە ئەستا بۆ نمونە لیترێک بەنزین لە عێراق 450 دینارە لای ئێمە 1200 دینارە لیترێک نەوت لای ئێمە 800 دینارە لەوێ بە 150 دینارە لیترێک گاز لێرە بە 1000 دینارە بە 150 لەوێ بە 400 دینارە یعنی ئەم غەدرە بۆ لە میلەتیەکەن بە چاوی داگیرکەر مامەڵە ناکرێت کاغاڵە پس پێ ناکە ینی پارتی وچێتی بە چاوی داگیرکەر مامەڵە لەگەگەلی خۆیان دەکەن تا بەس پارە خەڵکرێت بەڵێ وڵات داگیرکرد تا ڕادەیە باشە ینی دابۆنم لەیسە بریتانیا هاتە عێراق هات جادەی بۆ دروستینی بۆ دروست کرد جادەی بۆ دروست کرد قەتاری بۆ کرد بەڵام ئەمان بە چاوی بازرگانێکی هەڵتۆقی تەعاملەکەن لەگەڵ یانێ چی هەیە بیخۆن چی هەیە کۆیکەنەوە چی هەیە بیبەن بۆ ئەوەی خۆیان ئیستیفادە بکەن هەر بۆ زانیاریت کا قادر 10% پارێزگای سلێمانی مڵکی ئیدارەی گشتیە بۆ زانیاری دائیرە هەیە لە گەرمیانە هی حکومەتی عێراق بۆ کراوەتە ناو ئیدارەی گشتیوە ئێستا بە ئیجار دراوە بە حکومەتی هەرێم بەڵێ نانە کاغاڵە بچینە نا ئەو وردەکاریانە تاو نابێ ئەو شتێک نییە ناوی حکومەتی هەرێم کۆمەڵێک چەتە و ڕێگر یعنی هەتا بڕواکە مافیاش کۆمەڵک پرەنسیبی هەیە زۆر قسەوش کرا کاغاڵب دوایین پرسیار ئەگەر لێت بکەم لەسەر وەزعی تیرۆری خۆت کە هەمومان لە بیرمانە و کەسەکانی ژیراوە مەسعود هەڕەشەی لە یەکێتی کرد قوبادیش زۆر بە سەرشۆڕانە تەسلیمی هەڕەشەکە بوو و پێی لە قانوندا کە جێگری سەرۆک وەزیران بوو ینی ئیهانەیەکی گەورەی دەوڵەت و موسساتیان کرد کەیسەکەت بە چێ گەیشت ئێستاکە ئوستادیان کەیسەکەی من ڕاستەکەی من ئەم ماوە سەردانی محکەمەی اینم کرد قەزایی عولیای عێراقم کرد پرسیان لیان کرد دوسێ جار نووسراوەکانیان هێنابووم چەند جار داوایان کردووە کەیسەکە بگوازرێتەوە بۆ بەغداد ئەما کەیسەکە نانێرن بۆ بەغداد بۆ جارێ مواتەڵاکەن جارێک ئەڵێن کێ داوای کردووە جارێک ئەڵێن ئێمە ناینێرین جارێک ئەڵێن حادەسەکە لە سلێمانی ڕوویداوە نایانەوێت کەیسەکە بڕوا طبعا ئەم کەیسە من دوایی یعنی بە تەفسیلی بۆم دەرکەوت لەو نووسراوانەی کە خۆم بڵاوم کردو لە فەیسبوک کە لژنێکی تحقیقی لەسەر قوڵبات تاڵەبانی لە کاتی خۆی یەکێتی بەستێت بە تەفسیلی هەمووی تێدایە ئەوەی کە تاوانبارە لە وەزعە ئەو کوڕێ لەگەڵ 4 زابطی پاراستنە ئێستا هەمویان ئازادن ینی هیچیان نەگیراوە و هەمویان ئازادن و سوور ئەخۆن و ئەوەی کە بۆ من دەرکەوت کە ئەوەی کە دەستی تا بووە وەیسی بەرزانی بووە لەگەڵ مەسرور خۆیە و بەڕاستی لای من قوبادش بە بەرپرس دەزانم چکە قوباد باڵەبانی گیراوەکانی بەرداوە ئەنجا بۆ زانیاری ئەم گیراوانە کە گیراوت لێرەشەوە یعنی کە جەنابەت بڵاوێکی ئەم مقابلە تاوا ئەکەم یەکێکی یەک جار مەردێتی بنوێنێ ئەو اعترافانە بڵاو کاتە چکۆ بە ڤیدۆلایەتی بە ڤیدۆلایەتی زابطەکان هەمویان چۆن تەختیتیان داناوە برادەکانی خۆم بینیوانە ڤیدۆکە ئەندام پەرلەمانەکان حەز ناکەم ناویان بێنم ناویان بێنم پێیان خۆش نەبێت بەڵام بینیوانە ڤیدۆکە کە اعترافیان کردووە لە ئاریوە دەست پێ بکە بۆ ملازم ئەوەلەکەیان قشبولەکە هەمویان اعترافیان کردووە کە چۆن پرۆسەکەیان داڕشتووە مانگێک بە دوای منەوە بوون چۆن چیان کردووە
وانزانی اعترافیان لەسەر تۆ مەدباری وەیسی بارزانی و مەسرور بارزانی دەگات اعترافیان سەوان کردیوە کاک ئەوان دەستگان ئەوە خۆیان ئەوڵە نەمە زابدی بۆ منێکیان جێگیری پاراستی سلێمانی یعنی تر خۆ جێگیری پاراستنی سلێمانی لە خۆ شت ناکەن وانە لە ناو پارتی بەڵێ بەڵێ ئەڵێ ئێمە ینی ئێمە وامانزانی و هەسان کوشتوێتی چوە کارەکە تەلەفۆنی کردەوە تێتی من کوشتومە ینی ئاوا تێگەشتن لە بابەتەکە ئەنجا بردووانە لە ماڵ کوڕ ڕزابڵێک خەواندویانە شەوەکەی دوایی بە ئەمری ئەو کوڕە بردووانە نازان خستیانە تەکوێت دوایی چەند سیاریان پێ گۆڕیوە دوایی بردووانە بۆ هەولێ ئەمانش کە گیراون دوای خۆیان بەریانیانداوە بە سیار بە دوو سیارێک جامەست بردووانە بۆ هەولێ بەڵام دوایەوە کە وەزعەکە باس ئێستا هەموویان هاتوونەتەوە بۆ سلێمانی لە سلێمانیش دەژین کاک غالب ئێستا بەڵێ سێزابتەکە لە سلێمانیە ئەژی ئەمر قەبز و شتیوالان نییە کاک غالب بەڵێ ئەوەی کە عملیەکەی کردووە کوڕەکە ئەوەی کە عملیەکەی کردە بەردەم ماڵی ئێمە ئەو لە سلێمانی نییە کەس نازانێت لەکوێ بەڵام من پێم وایە لە هەولێروانە بێت بە سێ کەسەکە کە گیراون سێزابتەکە کە یەکێکیان جێگری پاراستن بۆ لە هەد لە سلێمانیە ئەم سێزابتەی سەر لە سلێمانی ئەترافیشیان کردووە بەڵێ ئەترافیان کردووە هیچ من ئەڵەن جارێک یەکێتی با یەک جار یانی بەرجێتی بنوێنەوە ئەترافانە بڵاو کات خۆ ئەوان ئەترافی شتیان بڵاو کردەوە ئەمر قەبزی بۆیان دەرکرد ئەمری عیدامی بۆیان دەرکردووە بۆ ئەترسن ناوێرن بەرامبەر بە پارتی ئەو ئەترافە بڵاوکەنەوە با بڵاویکەنەوە ئەتراف بۆی خەڵک بزانێ کە پارتی چەند بچووکە من نەکێشم بۆ ینی من نەچەکدارم هەبووە نە هەڵم کوتاوەتە سەریان نەکێش من کێشەی سیاسیمە بۆ لەگەڵیانە وەدیفاعم لە مافی خەڵک کردووە و لە کەی سینەوتوانە من قسەم کردووە هێ ناکرێتەوە بێ هەوڵی چیرۆرێک بدەیت بە کاملی مؤسسەیەکی گەورەی حکوومەت بەناو حکوومەتەوە بخەیتە خزمەتی چیرۆرکردنی کەسێک وەکو من کە من ئەندام پەرلەمانی عێراقم و نوێنەری خەڵک بووم و دیفاعم لە خەڵک کردووە ڕۆژێک لە ڕۆژان خۆم ینی نەچوومە دیفاع لە خەڵکی کردم بەس دیفاعم لە هاوڵاتیانی خۆم کردووە سەربەرزشم بێ ینی من تەبیعیە کاک قادر ئێمە من و جەنابت و خەڵکی تریش کە دەستمان داوە لەم ئیشە تأكيدين روجك دي أما وجه يعني خو أما طبيعي بطولة بلام الراستيكي أما ناخوش يعني تو كسكان احتراف يعني قريبة بريء دي بوشي بريء دي وبالبردوامم وبراستي وازدو كيسنا يعني وإستك أو تحقيقا كردوه بعربي وشو ما تلاقي هالبربسكي عراق داوم بين نسويكم داوم وتوبا هالراتات من بوي بزاني بدن كغالب زور ضروري ئێمە بدەن یەکێتی ئەوروپا بدەنە ئەمریکا بدەنە ناوەندە ڕێکخراوە مرۆڤ دۆستیەکان ئەو کەیسانە هەموو وەکو نانی گەرم لۆیان دەمێنێ خۆ ئەو ڕەوشەی توش بنەوە بەشەشی کاردانەوەی ئەو ڕهابە هەوڵە تیرۆر و ئەشکەنجەدان و زیندانی بادینان و ئەوانەشە کاردانەوەی کردی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی پشتی لە حکوومەتی هەرێم کردووە بەتەکە قادر شتێ بیزانی ینی جەنابێت ئەو برادرانی کە لە ئۆرمان هەموو ئەو شانی کە کراوە ئێستا ینی سە بۆ نمونە کە نەوت لە هەرێمی کوردستان وەرەگیرێتەوە بەشێکی جێگەی دەستخۆشیە بۆ ئێوە چکە ئێوە واتان کردووە کە دەرەوەی هەرێمی کوردستان کە بڕوا بکە کە ئەم هەرێمە کاولە نابێنەوە دەبەردەستیاگە ئەم دەسەڵاتە کاولە لەبەر ئەوە تەئکیدم جێی دەستان دیارە بەو ئیشانەتان توانی کانەوە ئەو هەوڵی هەموو لایەکە کاک غالب سائیدن بە خۆشیان دەبینن ئەوانە پیاوی حکومڕانی نین کۆمەڵێک چەتەن بەربوونە ئەوە بووە کاک غالب من کاتم گرتی و دەزانم یەک دوو دیداری تریشتە بوو زۆر سوپاست دەکەم سپاس بەو زانیاری و ڕوونکردنەوەانە لە گەرما و گەرم هاتیە سەخەت و وەڵام بەو پرسیارانە و ڕوونکردنەوە دا زۆر سوپاس کاک غالب